بینانی خۆشەویست ئەم کاتتان باش خۆشحاڵین ئەڵقەیەکی دیکەی بەرنامەی دیاردە و دەروون بێ ئازی شاد دەبینەوە هیوادارین تۆر بابەتەکانی ئەمڵقەیەش جگە ڕەزامەندی هەمولایەک بێت. دیارە یەکێک لەو بابەتانێکەوە ئەڵقەکانی پێش و وعدی ئەومان پێدا بوو قسەی لەسەر بکەین نەخۆشیەکی دەرونی عەقلی درێژخایەنە کە بریتە لە نەخۆشی شیزۆفرینیا. نەخۆشی شیزۆفرینیا بەڕێزان لە بواری تەندروستی دەرونی جێگەی قسە لەسەرکردن و دەمەتەقێ و هەڵسەنگاندن و لێکۆڵینەوەی یەکجار زۆرە. خەڵکانێکی زۆر بەدەست ئەم نەخۆشیەوە دەدانێڵن و خەڵکانێکی زۆریش لە بواری تەندروستی دەرونیدا خەریکی چارەسەری ئەم نەخۆشیان و هەروەها لە بوارەکانی تریش بودجەیەکی زەبەلاح لە بودجەی بەشێکی زۆر لە وڵاتان بۆ چارەسەری و چاکردنی ئەم نەخۆشیە تەرخان کراوە. ئایا نەخۆشی شیزۆفرینیا چییە؟ نەخۆشی شیزۆفرینیا بەڕێزان نەخۆشیەکی دەرونی عەقلیە و کە دووچاری کەسێک دەبێت وا دەکات ئەو کەسە کۆمەڵێک گۆڕانکاری لە بیرکردنەوە و لە عاتیفە و لە سۆز و لە پەیوەندی کۆمەڵایەتەکانی دروست بێت و دواتر ئەم حاڵەتەوە دەکات کەوا ڕەفتاری کەسەکەش کە نەخۆشی شیزۆفرینیای هەیە گۆڕانکاری بەسەر بێت کە دواتر من بە درێژی دەڕۆمە سەر نیشانەکانی. دیارە ئەو نەخۆشیە بەڕێزان لە ڕووی بەربڵاویەوە نەخۆشیێکی بەربڵاوە لە هەموو سەد کەسێک لەسەر گوێی زەوی کەسێک نەخۆشی شیزۆفرینیایی هەیە. ئەجا ئەم نەخۆشیە بۆی هەیە نیشانەکانی تند بن و کەسەکە وا لێ بکات بکەوێتە سەرجادا و لەوانەش سندێک جار نیشانەکانی سوک بن و بتوانرێت بە چارەسەریەکی سادە چارەسەر بکرێت. بەشێکی زۆر لەو کەسانی کە بەڕێزان لە سەرجادەکان ئێمە ئەیان بینی و نەخۆشی دەرونیان هەیە و بەداخەوە لە کۆمەلگایمە پێیان دەگوترێت شێت و دێوانە ئەمانە بەشێکی زۆریان نەخۆشی شیزۆفرینیایان هەیە و ئەم نەخۆشیە ئەوەی جێگەی خۆشحاڵیەوەیەکەوە چارەسەری هەیە ئەگەر بێت و بە شێوەیەکی تەندروست چارەسەر بکرێت ئەوە بەشێکی زۆر لە ناسۆریەکانی نەخۆشەکە و لە ناسوورەکانی نەخانەوادەکەشی کەم دەکرێتەوە. و دیارە بە شێوەیەکی گشتی بەڕێزان نێر و مێ بە شێوەیەکی یەکسان تووشی نەخۆشی شیزۆفرینیان دەبنواتە نەخۆشی شیزۆفرینیا نەخۆشیەک نییە لە پیاوان زیاتر بێ وەک لە ئافرەتان نەخێر. نێر و مێ بە شێوەیەکی یەکسان تووشی نەخۆشی شیزۆفرینیا دەبن بەڵام جیاوازیەکەی ئەوەیە هەندێک جار لای ئافرەتان ئەو ئافرەتانی کەوا نەخۆش شیزۆفرینیان هەیە درەنگتر نیشانەکانی نەخۆشەکەیان لێ بەدەردەکەوێت. بە شێوەیەکی گشتی شیزۆفرینیا لە خوار تەمەنی 25 ساڵی دەست پێ دەکات لە لای پیاوان بەڵام لای ئافرەتان هەندێک جار دوا دەکەوێت نیشانەکانی نەخۆشیەکە تا تەمەنی 35 ساڵی نیشانەکان بەدەرناکەون جار دوای تەمەنی 35 ساڵی هێدی نیشانەکانی ئەم نەخۆشیە بەدەردەکەون. واتە بە شێوەیەکی گشتی تەمەنی دەستپێکردنی شیزۆفرینیا لە خوار تەمەنی 25 ساڵیە بەڵامەوە بۆ مانایە نییە کە تەمەنەکانی تریش نیشانەکانی ئەم نەخۆشیە نەبین. هەندێک جار نەخۆش شیزۆفرینیا زووتر دەست پێ دەکات کە ئەمە یەکێکە لە نیشانە خراپەکان و لەوانەیە هەندێک جار چارەسەری ئاستەمتر و زەحمەتتر دەبێت کە لە تەمەنێکی زوودا دەست پێ بکات. هەندێک جاریش لە تەمەنی سەر و 40 ساڵی و 45 ساڵی دەست پێ دەکات کە دیسان ئەمەشیان چارەسەریەکەی زەحمەتترە وەکەوەی کەوا ئەوانەی لە تەمەنی 25 ساڵی بەرەوسەرەوە تووشە بن. دیارە بە شێوەیەکی گشتی بەڕێزان بۆ ئەوەی بزانین نەخۆشی شیزۆفرینیا نیشانەکانی چۆن بیناسینەوە پێویستە باسی نیشانەکانی ئەم نەخۆشیە بکەین. سەرەتا پێش هەموو شتێک نیشانەکانی نەخۆشی شیزۆفرینیا پێویستە نیشانە دێوانەیەکان ئەوی بە ئینگلیزی پێ دەڵێن سایکۆتیک سیمتم واتە ئەعراض دوهانیە بە عەرەبی ئەم نیشانە دەبێت لە کەسێکدا هەبن بۆ ماوەی مانگێک. ئەم نیشانەش بریتین لە چی؟ 2 لەم 5 نیشانەی کەستان باس یەکەم پێویستە نەخۆشەکە بەلایانی کەم بۆ ماوەی 1 مانگ 2 لەم نیشانانەی هەبێت. یەکەمیان بریتە لە واهیمە ئەوەی کەوا کەسێک وەهمێکی هەیە ئەو وەهمە لە ڕووی عەقلی و منتەقیەوە کەس قبوڵی ناکات بەڵام تەنها نەخۆشەکە باوەڕی پێ هەیە واتە یەکەم وەهم. دووەم هەلوەسە واتە وڕێنەکردن جوێی لە دەنگێکە ئێمە گوێمان لێ نییە شتێک لە بەرچاویا دێت و دەڕوا یان ئەڵێ من بۆنێکەکەم کەسێکی کە بۆنەکەی ناکە ئەمە پێڵێن وڕێنە واتە هەلوەسە ئەمە دو نیشانەیە. نیشانەی سێم نیشان دێوانەیەکان بریتە لە ناڕێکی قسەکردن کاتێکەوە کەسە قسە دەکات قسەکانی ناڕێکن ئێمە هەستی پێ دەکەین و بۆیە ناڕێکخراون شێوازی ئەو ناڕێکیە زۆرا زۆرە هەیە قسەکانی هیچی بەسەریەکەەوە نیە هەیە قسەکانی تێکەڵ و پێکەڵە هەیە لە قسەکانی ئەوەستێ هەر جۆرێک لە تێکچوونی قسەکردن یەکێکە نیشانەکانی نیشان دێوانەیەکان. چوارەم نیشانەی دێوانەیی
کە لە شیزۆفرینیادا بەدی دەکرێت بریتە لە تێکچوونی هەڵسو کەوت ڕفتاری گۆڕانکاری بەسەدێت ئەنجیان ئەوە ئەو ڕفتارە زۆر ناڕێکە بێ خەڵک هەستی پێدەکا و دەوروبەر هەستی پێدەکا هەندێک لەو ئیشانەی کە پێشتر نەی کردووە ئەمە ئیبینین دەیکا لە ژیانی ڕۆژانەیدا و پێنجەمین نیشانەی دێوانەی بریتە لە نیشانە سلبیەکان نیشانە سلبیەکان یعنی چی واتە تێکەڵ بە خەڵک نابێ خۆی دزێتەوە پەیوەندی کۆمەڵایەتەکانی سست دەبن چیتر وەکو جاران گەرمی کۆمەڵایەتی نامێنێ و هەروەها هەندێک جار وایە دێتکەوە لە ڕووی عاتیفەوە زۆر سار دەبێت هەست و سۆزەکانی بەرەو کزی و بەرەو داتەپین دەڕۆن هەموو ئەمانە پێیان دەڵێن نیشانە سلبیەکان واتە ئەم پێنج نیشانەیە نامبەڕێزم پێیان دەڵێن نیشانە دێوانەیەکان دەبێ کەسێک بۆی بڵێ نەخۆشی شیزۆفرینیای هەیە بەلایەنی کەم دوو لەم پێنج نیشانانەی بۆ ماوەی یەک مانگ هەبێت خەڵکانێک هەیەڵێن کوڕەکەی من قسەکانی وەکو جاران نییە ئەلق و بەلەقە ئەگەر تەنها ئەمە بێت ئێمە ناڵێنەوە نەخۆشی شیزۆفرینیای هەیە دەبێت دوو لەم نیشانەی کە من باسم کرد بۆ ماوەی یەک مانگ بە بەردەوامی ئەو کەسە هەی بێت اینجا ماڵین ئەوە نەخۆشی شیزۆفرینیای هەیە نیشانەیەکی تر کە پێویستە ئێمە بەدی بکەین بۆی بڵێن کەسێک نەخۆشی شیزۆفرینیای هەیە ئەو کەسێ ئەم نەخۆشیە هەبێت لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی کرداریەوە لە ڕووی ئەکادیمیەوە بەرەو دواوە دەڕوات نی جاران بۆ مامۆستایەکی زانکۆیە یاخود قوتابیەکی زانکۆیە یاخود پزیشکێکە بۆ ئەندازیارێکە مامۆستایەکە کارمەندێکە وەکو جاران بەرهەمی نابێت تێکەڵ بە خەڵک نابێت ناڕواتە دەوام بەهۆی ئەو ڕێنانەی کە هەیەی بەهۆی ئەو وەهمانی کە هەیەی چیتر وەک کەسێکی ئاکتیڤ و چاڵاک و بەرهەمهێن لە کۆمەلگادا نابیندرێت و ئێمە هەست بەو نیشانان دەکەین هەموو ئەو نیشانەی کە باسمان کرد بەڕێزم ئەو یەکەمیان کە بۆ ماوە یەک مانگ دەبێ هەبێ ئەوەی دووەمیشان تێکچوونی کردارە کۆمەڵایەتی و بەرهەمی ئەکادیمی و زانستی و معریفی دەبێت بۆ ماوەی 6 مانگ نەخۆشەکە تێکڕ ئەمانەی هەبن اینجا ئێماڵینەوە نەخۆشی شیزۆفرینیای هەیە و دیارە ئەم نەخۆشش زۆری هەیە قۆناغی زۆری هەیە کە دواتر من دێمە سەری بەڵام لە ئێستادا بەڕێزان پێم باشە راپۆرتێک کە ئامادەمان کردو دەربارەی نەخۆشی شیزۆفرینیا بەیەکەوە ببینین اینجا دواتر دەگەڕینەوە و قسەی زیاتر لەسەر ئەم نەخۆشی دەکەین فەرموو شیزۆفرینیا نەخۆشیەکی دەرونی عەقلیە کە کاریگەری و نیشانەکانی هەر بەتەنها لە دەرونی نەخۆشەکەدا بەدەر ناکەون بەڵکو تێکڕای هەست و هۆش و ئیدراکی نەخۆشەکە گۆڕانکاریان بەسەردا دێت و ئەم گۆڕانکاریانێش بە ئاشکرا لە ڕەفتار و هەڵسوکەوتی نەخۆشەکە ڕەنگ دەداتەوە هەرچەندە نیشانەکان و ماوەی نەخۆشیەکە لە کەسێکەوە بۆ کەسێکی در دەگۆڕێ بەڵام بە شێوەیەکی گشتی شیزۆفرینیا نەخۆشیێکی درێژخایەنە و لە زۆربەی کاتەکاندا دەبێتە مایەی بێزاری نەخۆشەکە و خانەوادەکەشی بەگشتی شیزۆفرینیا لە پێش تەمەنی 25 ساڵی دەست پێ دەکا بەڵام هەندێک جار بۆی هەیە لە تەمەنی درەنگتریش دەست پێ بکە بە تایبەتی لای ئەفرەتان شیزۆفرینیا نەخۆشی گروپێک یان کلاسێکی کۆمەڵایەتی دیاریکراو نییە سەرجەم کلاسە کۆمەڵایەتیەکان بە خوێندەوار و نەخوێندەوار بە هەژار و دەوڵەمەندەوە بۆیان هەیە تووشی ئەم نەخۆشیە ببن ڕێژەی بربڵاوی شیزۆفرینیا بریتیە لە 100 واتە لە هەموو 100 کەسێک لەسەر گۆی زەوی یەک کەسیان نیشانەکانی ئەم نەخۆشی هەیە و ڕێژەی بربڵاوی ئەم نەخۆشیە لە نێوان نێر و مێدا یەکسانە شیزۆفرینیا 4 خۆناغی سەرەکی هەیە خۆناغی یەکەم خۆناغی پێش دەستپێکردن ئەم خۆناغا ئەو گۆڕانکاریانە دەگرێتەوە کە لە پێش تێکچوونی فەرمان و سەرهەڵدانی نیشانەکانی نەخۆشیەکە بەدەردەکەون ئەم خۆناغا چەند هەفتەیەک یان چەند مانگێ دەخایەنێ بەڵام هەندێک جار چەندین ساڵ درێژ دەبێتەوە لەم خۆناغەدا نەخۆشەکە هێشتا نەچۆتە ناو قوڵایی نەخۆشیەکە بەڵام دەشێ هەندێک نیشانەی لا دەربکەوێ لەوانە تێکچوونی خەو پەشۆکی و ماتبوون و دڵتەنجی و لاوەزبوونی بیر ڕەفتار و خوی بێمانە و ناڕێک هەستکردن بە شەکەتی و پشتگوێخستنی پاک و خاوێنی و ڕوخساری دەرەکی بیرروبۆچوونی سیر و سەمەرە و هەندێک جاریش قسەی ئەلق و بەلق و نادروست خۆناغی دووەم خۆناغی دێوانەیی لەم خۆناغەدا نەخۆشەکە نیشانەکانی دێوانەیی واتە سایکۆسیسی لا دروست دەبێ وەک گوڕێنە و واهیمەی جۆراوجۆر و بیرکردنەوە و ئاخاوتنی ناڕێک و نەدروست ئەم خۆناغە یانەوەتا ئاڵۆسر دەبێ و دەبێتە خۆناغی چالاک یانیش بەرە و باش بوون دەچێت و دەبێتە خۆناغی جێگیری و چاکبوونەوە قۆناغی سێەم خۆناغی چالاک لەم خۆناغەدا نیشانەکانی دێوانەی زۆر ئاشکرا بەدەردەکەون و نەخۆشەکە باری دەرونی و هەڵسوکەوت و بیرکردنەوەی بەرەو ئاڵۆزی و پەشێوێکی تون دەڕوات و وای لێدێ نەخۆشەکە نەتوانێ کارە سادەکانی ژیانی ڕۆژانەی ئەنجام بدا قۆناغی چوارەم قۆناغی چاکبوونەوە و جێگیری
لەم قۆناغەدا نەخۆشەکە یان بە تەواوی نیشانەکانی نەخۆشیەکەی لا نامێنێ و چاک دەبێتەوە یانیش هەندێک نیشانەی سادەی دەبێ بەڵام بەگشتی باری دەرونی و ئاخڵی جێگیرە. شیزۆفرینیا نەخۆشیەکە چارەسەری هەیە لە 60% نەخۆشەکان دوای وەرگرتنی چارەسەر بە تەواوی چاک دەبنەوە و دەچنەوە سەر کار و نێوژیان و پەیوەندی کۆمەڵایەتیەکانیان. لە 30% نەخۆشەکان بە بەردەوام نیشانەی نەخۆشیەکەیان دەبێت و بەپەک کەوتوو لە قەڵم دەدرێن. لە 10% نەخۆشەکانیش بە ماوەیەکی درێژە نەخۆشخانە دەبێنەوە، ئەمەش لەبەر توندی نیشانەکانی نەخۆشیەکە. بەڵێ بەڕێزان، وەک لەم راپۆرتە بینیمان قۆناغەکانی شیزۆفرینیا ئێستا هیوادارم هەمووتان تێگەیشت بن ئەگەر کەسێکی وا لە خانەوادەکەتان یاخود لە کەسێکە ناسنەمە هەبوو بیناسنەوە ئەم نەخۆشیە چۆنە. دیارە بە شێوەیەکی گشتی 4 جۆری سەرەکی شیزۆفرینیامان هەیە بەڕێزان، ئەگەر چیە مەلەوانێت تۆزێک ئەکادمی بێت بەڵام خەڵکانێکی شەندەوان لە ڕووی زانستیەوە بتوان سوود لەم بەرنامەیە وەگرن بۆیە ئێمە باسیەکەین. جۆری یەکەم بریتە لە جۆری گومان ئامێز، بە ئینگلیزی پێڵێن پارانۆید شیزۆفرینیا. لەم جۆرەدا بە شێوەیەکی سەرەکی نەخۆشەکە وەهمی گومانی زۆرە، گومانەکە کە خەڵک لەگەڵی خراپن، گومانیەوەی هەیەکەوە خەڵک شەهری بۆ خاتە ناو خواردنەوە، گومانیەوەی هەیەکەوە دایک و باوکی لەگەڵی خراپن، دراوسەکانی لەگەڵ خراپن، حزب سیاسەکان بەدوایەوەن، ئێوێ زەرێکی پێ بگێنن، هێزەکان بەدوای ئەوەوەن. ئەمە بە شێوەیەکی گشتی پێڵەن شیزۆفرینیای گومان ئامێز. ئەوە جۆری دووەمی شیزۆفرینیا بەڕێزان بریتە لە شیزۆفرینیای ناڕێکخراو. لەم جۆرەدا بە شێوەیەکی گشتی هەڵس و کەوت و ئاخاوتنی نەخۆشەکە ناڕێکە و ناڕێکخراوە و بە شێوەیەکی ئاسان ئێمە هەستی پێ دەکەین. و جۆری سێمی شیزۆفرینیا بەڕێزان بریتە لە شیزۆفرینیای تەختەیی واتە کاتاتۆنیک شیزۆفرینیا. لەم جۆری شیزۆفرینیادا بە شێوەیەکی گشتی حڕەکە و جوڵە و بزاوت و شێوازی دەرەچی نەخۆشەکە گۆڕانکاری بەسەردارێت. هەندێک شێوەی زۆر سیر وەردەگرێت بۆ من هەندێک نەخۆش هەن بۆ ماوەی چەند ڕۆژێک جوڵە ناکەن، خواردن ناخۆن، خواردن ناخۆنەوە، تەنها یەک شێواز یەک جوڵە وەرەگرن، هەندێکیان دەستیان بەرزەکەنەوە بۆ چەندین ڕۆژ داینانێن. هەندێک نەخۆشی تر هەن لەسەر تەختەیەک لەسەر لە جێگاکەی خۆیان پاڵەکەون، حڕەکە ناکەن بە 2 ڕۆژ بە 3 ڕۆژ هەنجار ئەم نەخۆشان لەوانەیە بمرن بەهۆی ئەوەیکەوە خواردن و خواردنەوە ڕەت دەکەنەوە، تەنها یەک شێوازی جوڵە وەردەگرن. ئەمەشیان جۆرێکی تری شیزۆفرینیایە. جۆرێکی تری شیزۆفرینیامان هەیە پێی دەڵێن جۆری نەناسراو یاخود باس نەکراو کە بە ئینگلیزی پێڵێن ئەندیفرینشیتد، نەناسراوە. ئەم جۆرەیان زۆربەی جۆرەکانی شیزۆفرینیای تێدایە، ناتوانانی بە شێوەیەکی دروست و ڕێک و ڕەوان بڵێنکەوە کامە جۆریەتی لە نیشانەکانی هەموو جۆرەکانی تێدایە. بۆیە ئێمە ئەو 4 جۆرە سەرەکی شیزۆفرینیامان هەیە. دیارە بەڕێزان، خەڵکانێکی زۆر دەپرسن ئایا شیزۆفرینیا بۆ دروست دەبێت، هۆکارەکانی کامانن. بە شێوەیەکی گشتی 2 هۆکاری سەرەکیمان هەیە. هۆکاری یەکەمیان بریتە لە هۆکاری بۆ ماوەی ئەو کەسانی کەوا نەخۆش شیزۆفرینیایان هەیە لە ڕووی بۆ ماوەیان کرۆمۆسۆمێک یاخود جینێک هەیە لە باوانەوە بۆیان ماوەتەوە. جا ئەو کەسانێکەوە دایک و باوکیان هەردووشان نەخۆش شیزۆفرینیایان هەیە، ئەگەری ئەوەیکەوە خۆیان تووشی شیزۆفرینیا بن زۆر زۆرە وە لە 150 زیاترە، و ئەوانێکەوە تەنها یەکێک لە باوانیان تووشی نەخۆش شیزۆفرینیا بۆ خۆشی لەوانەیە بەلایانی کەم لە 125 یان یاخود 80 بۆ 25 یان ئەگەری ئەویان هەیەکەوە تووشی نەخۆش شیزۆفرینیا بن، بۆیە بۆ ماوە ڕۆڵێکی گەورە دەبینێت لە تووش بوون بە نەخۆش شیزۆفرینیا. دیارەوانێکەوە لە ڕووی بۆماوەیەوە ئامادەجیان تێدایە تووشی نەخۆشی شیزۆفرینیا بن، کاتی تووشی شیزۆفرینیا دەبن. هەندێک گۆڕانکاری بایۆلۆژی لە جستیان ڕۆدات، بۆ نمونە کاتێکەوە سەیری هەندێک مادەی تایبەت دەکەین لە مێشکی ئەم کەسانە دەبین گۆڕانکاری بەسەردا هاتۆ، بۆ نمونە دۆپامین کە یەکێکە لە گوێزەرەوە دەماریەکان لە جستەی ئەمانە زۆرە بەرزە، و هەروە هەندێک گوێزەرەوەی دیکەی دەماری گۆڕانکاری بەسەر هاتەوە. کاتێکەوە هەندێک تێستی تایبەتی دەماغی بۆ ئەم نەخۆشان دەکرێت دەبینکەوە گۆڕانکاری بەسەردا هاتووەواتە هۆکاری فسیۆلۆژیش هەیە. هۆکاری دیکەی گرنگ لە توژبوون بە نەخۆشی شیزۆفرینیا بریتە لە هۆکارە دەروون کۆمەڵایەتیەکان. ئەوانێکەوە لە ڕووی دەرونیەوە هەندێک کێشەیان هەیە، بۆ منە زۆر کەسێ لە دکتۆر نەخۆشەکەمان عیبی نەبوو، بەڵام نەنکایەکەوە سەدمەیەکی گەورەی توش بوو، لە ڕووی کۆمەڵایەتیەوە تووشی ئەزمەیەکی کۆمەڵایەتی گەورە بوو. ئەمانیش بێگومان پێشینەیەکی بۆ ماوەیی و بایۆلۆژیان تێدایە، بەڵام ئەم هۆکارە دەروون کۆمەڵایەتیەوە دەکاتکەوە ئەم نەخۆشیە دەرکەوێت و نیشانەکانی دەرکەون. بەڕێزان، ئەوەی جێگەی خۆشحاڵیەوێنی خۆشی شیزۆفرینیا وەکوتم چارەسەری هەیە. بابزانین چارەسەرەکانی شیزۆفرینیا بریتین لە کامانە. بە شێوەیەکی گشتی خەڵکانێکە نەڵێن ئایا قسەکردن بۆ نەخۆشی شیزۆفرینیا ئیستیفادەی نییە، مەسەن جەلسەیەک لەگەڵ پزیشکێکی دەرونی کات، لەگەڵ دکتۆرێک دابنیشێ ئیستیفادەی هەیە، مامۆستایەکی ئاینی یاخود ڕەفیقێکی. بەڕێزان، کەسێک کە گەیشتم قۆناغی هەموو جارە وتومانە قۆناغی وەهم واهمەی بۆ دروست بوو، قسەکردن لەم قۆناغەدا سوودی زۆر 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 کەمە. دەبێ ئێمە لەم قۆناغەدا بە دەرمان دەست بە چارەسەری بکەین، و بۆ نەخۆشی شیزۆفرینیا ئێمە کۆمەڵێک دەرمانی تایبەتمان هەیە. بەڵێ
جێگەی ناڕەحەتی هەندێک لە نەخۆشەکانە چونکە هەندێک کاردانەوەی دەرەچی هەندێک سایدفکتی هەیە وەکوی کە بنگلیزی دەڵێن ئاعراضی جانبی هەیە و دەرمانانە هەندێک جار نەخۆشەکە گیانی ڕقە بێ بێتاقەتە بێ بەڵام حەبیشمان هەیە دەرمانیشمان هەیە کە ئەگەر ئەم نیشانانە دروست ناکە واتە یەکەم قۆناغی چارەسەری نەخۆشی شیزۆفرینیا بێتی لە دەرمان و ئەم دەرمانەش دەبێت بۆ ماوەیەکی دوور درێژ بەکار بهێنرێ کە لە 6 مانگ کەمتر نییە ئەگەر کەسێکم نیشانەی هەبوو و هەندێک جارێک لەسەری بەردەوام بین هەندێک نەخۆشەیە پێویستەکە تاماوە ئەم دەرمانە بەکار بێنێ و هەندێک نەخۆشمان هەن بە ڕێزان یان دەرمان ناخۆن یاخود نەخۆشیەکان ئەو نەتون دەکە لەوانەیە کۆتایی بە ژیانیان بێنێ بۆم نە خواردن و خواردنەوە ڕەت دەکاتەوە یان لەوانەیە جێگەی مەترسی بێ بۆ دەوروبەر و ئەو دەرمانە کاتیان بۆ ئەو نەخۆشیش بکات لەم قۆناغەدا یاخود کە دەرمانەکان بەکاردێنێ و ئیش ناکات دەرمانەکان لەم قۆناغەدایان پێویستە چارەسەری لە ڕێگەی کارەباوە بەکاربێنین و ئەنجامەکانیشی لە بەشێک لە نەخۆشەکان باشە و ئەنجامی باشی ئەبێت کاتێک نەخۆشەکە دەگاتەوە قۆناغی بزانێت کە ئەو نەخۆشی زۆفرینیای هەیە و ئەو شتانەی کە جاران باوەڕی پێ بوو وەهم بوو و ئێستا ئەم نیشانەی نەماوە لەم قۆناغەدا توانی کەوا ڕێنمایی دەرونی بۆ بکرێت بۆ خۆی و بۆ خانەوادەکەشی شتێک هەیە کە پێویستە زۆر گرنگە پێویستە باسی بکەینەوەی شەوەیە زۆر گرنگە پزیشک نەخۆشەکە دەربارەی نەخۆشەکەی بۆ باس بکات و بۆ خانەوادەکەشی چونکە هەندێک جار خانەوادەکەی نازانن کەوامە نەخۆشیە و ڕفتاری نازان چۆن ڕفتاری لەگەڵا بکەن بۆیە زۆر گرنگە خانەوادەکەشی وشیار بکرێتەوە دەربارەیەوە نەخۆشیەکی دەرونیە ئەو وەهمانێکە و کەسەیەتی بەدەستخۆی نییە ئەو ڕفتارانە بەدەستخۆی نییە ناکرێت مناقەشەی زۆری لەگەڵ بکرێت ناکرێت ڕچی لەگەڵ بگیرێت ناکرێت دژی ئەو هەڵسوکەوت بکرێت و پێویستە زۆر بەهێوری و بە شێوەیەکی تەندروست مامەڵی لەگەڵدا بکرێت بەڕێزان دکتۆر هەژار معروف کە پزیشکێکی دەرونی لە شاری سلێمانی و بەڕێوەبەری نەخۆشخانەی شەید سەلاحە کە نەخۆشخانەیەکی تایبەتە بە نەخۆشیە دەرونی درێژخایەنەکان لە شاری سلێمانی پێمان باشە ڕای وەرگرین دەربارەی ئەوەی کەوا ئایا ئەوان بۆچیان لەسەرم نەخۆشیە چیە و ئەو خەڵکانی سەدانی ئەوێ دەکەن چۆن مامەڵیان لەگەڵ دەکەن و ئایا بۆ تا ئێستا ئەو خەڵکانی کەوا چونەتە ئەوێ سنتەرێکی تایبەتیان بۆ ناکرێتەوە بۆ مامەڵەکردن ئەمە و چەندین پرسیاری تر ئاڕاستەی بەڕێز کاک دکتۆر هەژار معروفەکەین فەرموو بابێکەوە ڕای ئەم دکتۆرە بەڕێزە بزانین نەخۆشی شیزۆفرینیا نەخۆشیێکی دەرونی درێژخایەنە ئەتوانین بڵێن لە زۆربەی زۆری میلەتانە بە کوردیشەوە بە عێراق و هەموویەوە ئەتوانی بڵێ نزیکەی لە هەر 100 کەس لە دانیشتوانە یەک کەس تووشی ئەم نەخۆشیە بێ ئەم نەخۆشیە لەبەرەوەی نەخۆشیێکی درێژخایەنە کەوابوو ئەبێ ئێمە پلان و نەخشەی درێژخایەنمان هەبێ بۆ ئەوەی بەردەوام بتوانین ئەم نەخۆشانە چارەسەرێکی ئینسانیانیان بکەین و بە پێی ستانداردە جیهانیەکان ئەم چارەسەرە چۆنە یەکێکیان ئەوەیە کە ئێمە نەخۆشخانەیەکمان هەبێ هەم بۆ ژن هەم بۆ پیاو کە ئەم نەخۆشانە بتوانن هیوایان هەیە چەندین مانگ لەوانەیە ناچار بێ لەیا بمێنێتەوە بگرە هیوایەتی ئەگەر زۆر بە سەختی گرتبێتی لەوانەیە توانی بڵێ چەندین ساڵ لەو شوێنە بمێنێتەوە یا بگرە هەتا مردن لەو شوێنە بمێنێتەوە بە تایبەتی ئەگەر کە سوکارێکی وای نەبێت کە بتوانن خزمەتی بکەن و ئەوانە کەوابوو یەکێکیان نەخۆشخانەیە ئەو نەخۆشخانەیە لە ڕاستیە ئێستا لە سلێمانیا هەمانە بۆ ژنان هەمانە کە نەخۆشخانەی سۆزی دەرونی پێڵێن لە تاسڵوجیە و بۆ پیاوانیش لە مانگی سێ ئەم ساڵەوە کردومانەتەوە و من خۆم بەڕێوەبەری ئەو خەسەخانەیەم پێڵێن نەخۆشخانەی دەرونی شەی سەلاحی مۆندیس ئەو جۆرە نەخۆشانە وەرەگرین بەڵام ئەو نەخۆشخانەی ئێمە بەشی نەخۆشەکانی بەلایکەمەوە ناوچەی سلێمانی ناکە و دەبێت ئەو نەخۆشخانەیە گەورەی بکەین زۆر گەورەتریکەین و ئەوە ئەرک و بەرپرسیارەتی وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستانە و ئێمە لە پەیوەندیان لەگەڵیان و دڵنیام کە پشتگیریمانەکەن و ئەو خەسەخانەیە لە فترەی داهاتووە ئێمە گەورەیەکەین دەتوانم بڵێم بە گشتی ناکەوێتە سەر شەقامەکان بۆچی چونکە لەوێ هەر حکوومەت ئەم بەرپرسیارەتیە ناخاتە سەر ئەستۆی خۆی بگرە کۆمەلگای مەدەنیش بگرە کلیساکان پیاوە ئاینیەکانیش هەر ئەوە نییە خۆ بچن نوێش بکەن لە کلیساکانە بگرە ئەوانیش بەیەکەوە زۆر جار هین دروزەکەن دەستگا دروزەکەن بۆ نمونە هەندێ شوێن هەیە کە پێی ئەڵێن سێنتەری دەروون کۆمەڵایەتی لە زۆربەی زۆری شارە گەورەکانە هەیە ئەم سێنتەرانە نەخۆشی شیزۆفرینیا و زۆربەی نەخۆشەکانی تری دەرونی ئەتوانن بەیانیان بێ ئەوەی هیچ پارەیە بن بچن بۆ ئەو سێنتەرە بۆ نمونە وەجبەیە نانەخۆن و کۆمەڵێ یاری و شتی سەرگەرمکردنی تایە کە مەشغوڵ ئەبن پێوەی و چەند توێژەرێکی یا ڕاوێژکارێکی کۆمەڵایەتی و دەرونیشی لێیە
کە سەرپەرشتی ئەو نەخۆشانە ئەکا مەسەلا بەیانی لەوێن هەتا عەسرێکی درەنگ ئەو وەختە ئەتوانن یعنی بڕۆنەوە بۆ لای کەسوکاریان وە کەسوکاریشیان وەکو ئەو نییە 24 سعات مەشغوڵی ئەم نەخۆشانیان بن 10 سعات لە دەرەوەن ئەوەیشی کە ئەمێنێتەوە 4-5 سعات کەسوکار ئەتوانێت ئیدارەکە لەگەڵیانە ئەوی تریشی بۆ خۆیان ئەخەون ئەوە نییە لە کوردستانە ئەوە خەستەخانە نییە بەڵام وەکو پێم وتی پێی ئەڵێن سێنتەری یا مەڵبەندی دەروون کۆمەڵایەتی بۆ نەخۆشە دەرونیەکان هەموو شارێکی گەورە ئەبێت تیابێ و ئەمە لە کوردستانان نیە و من بەڕاستی داوا لە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی ئەەکەم بە هاوکاری لەگەڵ بۆ نمونە ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی لەگەڵ وەزارەتی تەندروستی ئەم مەڵبەندانە ئەم سێنتەرانە لە هەموو شارە گەورەکانی کوردستانە بکەنەوە و ئەگەر ئەوە بکەینەوە و نەخۆشخانەی دەرونی بۆ نەخۆشە درێژخانەکانیش بکەینەوە گەورەیکەین وەکەوەی ئێمە بۆ نمونە ئەو وەختە بەڕاستی هیچ پێویست ناکە هیچ نەخۆشێکی دەرونی با زۆر قورس و سەختیش نەخۆش بێ پێویست ناکە بچێتە سەرجادەکان و خەڵک گاڵتەی پێ بکە یا پێی ڕابێرێ یا پێی پێ بکەنێ زۆر سپاس بۆ تێبینیەکانی بەڕێز دکتۆر هەژار معروف کێمەش دەنگمانە خەینە پاڵدەنجی بەڕێزی و داوا دەکەین لە وەزارەتی تەندروستی و وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی بەیەکەوە هەماهەنگی بکەن بۆ دۆزینەوەی شوێنێک بۆ کەسانی کەوا لەسەر جادەکانن چکە بەڕاستی بەشێکی زۆر لەو نەخۆشانەی ئێمە ئێستا لەسەر جادەکانن و کاتێکیشکەوە ئێمە پرسیارەکەین بۆ ئەم نەخۆشانە لەو خستەخانان داخی ناکرێن یەکێک لە وەڵامەکان ئەوەیەکەوە کەسێک نێبیان هێنەوە کە دەشیان هێنن ئەگەر خێرەومەندێک بیبا بۆ نەخۆشخانە کاتێک باشترە بێ نازان ئەم نەخۆشە بدەنەوە بەشوێ و خستەخانەیەش ناکرێتەوە تا ڕۆژە قیامەت لێ بمێنیتەوە بۆیە بەکاری وەزارەتی کاروباری کۆمەڵایەتیە دوای چاکبوونەوە باشتربوونی ئەم نەخۆشانە شوێنێکیان بۆ بدۆزێتەوە کاریان بۆ بدۆزێتەوە هیوادارین ئەمەیەکێک لە پلانەکان و لە ئەجنداکانی وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی بێت دیارە بەڕێزان زۆرێک لە خەڵک پرسیار لەوە دەکا ئایا ئاین چه پەیوەندیەکی بە شیزۆفرینیاوە هەیە و ئایا ئەو کەسانەی نەخۆشی شیزۆفرینیان هەیە بە دوعاکردن و بە نوشتە و بەسەردانی خەڵکی ئاینی چاک دەبنەوەیان نا ئێمە هەمیشە وتومانە ئاین بۆ زۆرێک لە گرفتە دەرونیەکان و فشارە دەرونیەکان وەکو چارەسەری وایە و ئەو خژنێک و ئۆقرەیەکی دەرونی دروست دەکات بەڵام بەڕێزان بۆ نەخۆشی شیزۆفرینیا ئەم ڕاستی لەوانەیە پێویست بکە قسەی لەسەر بکەین چونکە ئەم نەخۆشانەی شیزۆفرینیان هەیە وەهمیان هەیە و لە ڕووی عەقلیەوە ئەو توانایان نییە کە بتوانن منطق و بیرکردنەوەی لۆژیکیانیان هەبێت بۆیە کاتێکەوە تۆی بێ بۆ لای مامۆستایەکی ئاینی بەڕێز ئەمە بۆ نڵێ جنی لەناوایە بە لێدان و بە ترساندن و بە هەندێک جاریش بە نوشتەمانە هەموو ڕێگەی نازانستین و خۆی خودی مامۆستاینەکانیش دژی ئەمە مامۆستاینە بەڕێزە ئەوانێکەوە لە ڕووی علمیەوە چونەتە ناو ئاین و تێگەیشتیان لەسەر ئاین تێگەیشتنیەکی زانستیانەیە ئەمانیش پێیان وایە کەمە چارەسەری نیە ئەمە هەڵخەڵەتاندنی خەڵکە چونکە ئەمە زیاتر ناکۆچی و هەوا ناتەبایەکانی ناوبیرکردنەوەی نەخۆشەکە زیاتر دەکات و تووشی ئەو لێدان و کتانە وەزعەکەی خراپتر و ئاڵۆستە دەکات و ئێمە زۆر نەخۆشیەمان هەبووە لەو شوێنانە ئەزیەتی کێشاوە دواتر کارتە لای ئێمە قۆناغەکەی گەیشتە مەرحەلەیەکی زۆر ئاڵۆس و دواهەمین بابەت کە لە دەمەوێت لە تەوەری یەکەین بەرنامەکە قسەی لەسەر بکەم بەڕێزان بریتە لە ئەوەی ئایا ئەو کەسانی نەخۆشی شیزۆفرینیان هەیە دواتر چیان لێ دێت ئایا چاکە بنەوە یان چاک نابنەوە وەکۆی کە لە راپۆرتەکەش بینیمان و لە سەرچاوە زانستیەکان باسکراوە لە ئەزمموی خۆشمان بینیمانە نەخۆشی شیزۆفرینیا بەڕێزان بەشێکی زۆریان دوو لە سەرسیان تقریباً واتە لە هەموو 100 کەسێک نزیکەی 60 کەسیان چارەسەری سوود لە چارەسەری دەبینن اینجا ئەم سوود بینی لە چارەسەریان ئەوە تێ بە تەواوی چاک دەبنەوە بەشێکیان کە جارێکی تر ئەم حاڵەتیان بۆ دووبارە نابێتەوە یانیش وایان لێدێت لە ڕێگەی چارەسەری وەکو ئینسانێکی ئاسایی مامەڵە بکەن هەڵسو کەوت بکەن بەڵام پێویست دەکات دەروانەکانیان بەکاربێن بەردەوام و ئەتوانێت بۆ خۆی ژیان دروستکە ژانی هاوسەی دروستکە بڕواتە ناو خەڵک لە پلەکانی ئەکادیمیدا سەرکەوتن بەدەستبێنێ بێتە پزیشک بێتە ئەندازیار بێتە مامۆستا هەموو پلەکانی تری خوێندنەوەتوانێت تەواو بکە ئەوە بەشێک لەوانێکەوە نەخۆشی شیزۆفرینیان هەیە بەداخەوە ڕێژەیەکی زۆر کەم لەوانێکەوە نەخۆشی شیزۆفرینیان هەیە دەرمانیش چارەسەریان ناکات و بۆ ماوەیەکی دوور و درێژ ئەوە دەمێننەوە و ئەو دەرمانی کە ئێمە دەیان دێنێت تەنها بۆ ئەوێ هێور ببنەوە و جێگەی زەرەر نەبن بۆ خۆیان و بۆ دەوروبەریشە هەر بۆیە ئێمە لەو کەسانە داوا دەکەین کەوا نەخۆشی شیزۆفرینیان هەیە یاخود خزم و کەسەکان هەیەە دوودڕی نەکەن لەوەی کەوا سەردانی سنتەرەکانی چارەسەری بکەن و پزیشکە پسپۆرە دەرونیەکان ببینن بۆی کەوا چارەسەری بۆ جگەرگۆش و منداڵەکانیان بدۆزنەوە و ئەوە نەکەونە سەر جادەکان و خەڵک
بێبەزەیانە هۆی هایان لێ بکات و دوا ڕۆژیان بفەوتێت. بەڕێزان لێرە هاتینە کۆتایی تەوەریەکەی بەرنامەکەمان ئێمە ناوبڕێک وەرەگرین و دواتر ئەوەی بەڕێزەتوان لە ڕێگەی ژمارە تەلەفۆنەکانیان ئارتی یاخود لە ڕێگەی ئەدرسی تۆڕی کۆمەڵایەتی فەیسبووکی تا لە بەرنامەی دیار و دەروون سەرنووس تێبینەکانتان بنێرن ئێمەش بە خۆشحاڵی وەڵامتان دەدەینەوە. بەڕێزان جارێک تر سڵاو ئێستا پەیوەندیە تەلەفۆنیەکان وەرەگرین و قسە لەسەر نەخۆشی شیزۆفرینیاکەین ئەو کەسانێکەوە پەیوەندی وەرەگرن توانین لە ڕێگەی ژمارە تەلەفۆنەکانیان ئارتی و لە ڕێگەی ئەدرسی تۆڕی کۆمەڵایەتی تایبەت بە بەرنامەی دیار و دەروون سەرنووس تێبینەکانیان بنێرن. پێشەوەی پەیوەندی تەلەفۆنیەکان وەرگرین ئێمە پرسیارێکمان بۆ هاتووە لە فەیسبووکەوە دیارە و پرسیارە باسیەوە کاتەڵێت ئایا لە ڕووی یاساییەوە چۆن ماما لەگەڵ کەسێکە کرێکەوە نەخۆشی شیزۆفرینیای هەبێت. دیارە ئەمە هەندێک لەوانێکەوە نەخۆشی شیزۆفرینیان هەیە بەڕێزان تووشی هەندێک کاری نایاسایی لەوانەیە ئەنجام بدەن کێشیان دەبێت لەگەڵ خانەمادەکانیان لەگەڵ ئەو کەسانێکەوە مامەڵەیان لەگەڵ دەکەن و ئەمەش زۆر جار کێشەی یاسایی دەکەوێتەوە. بەڵام لە ڕووی یاساییەوە کەسێکەوە لە کاتی نەخۆشی شیزۆفرینیادا کار و کارێک ئەنجام بدات لە ڕووی یاساییەوە پێی دەڵێن بەرپرس نییە لە هەڵسوکەوتەکانی. بۆیە لە ڕووی یاساییەوە حکمی تایبەتی هەیە هەمان ئەو حکمە نییە کە کەسێکی هوشیار و کەسێک ئاگای لە خۆی بێت ئەم هینانە هەبێت ئەم حکمانە هەبێت. بۆیە حکمی کەسێکەوە نەخۆشی شیزۆفرینیای هەیە بێگومان تایبەتە و وەکو کەسێکی ئاسایی مامەی لەگەڵ نەکرد. بەڕێزان پرسیارێکی تری فەیسبووک دەڵێت ئایا لە ڕووی کۆمەڵایەتیەوە تا ئێستا لە حکوومەتی هەرێمی کوردستان چی کراوە بۆ کەسانێکەوە نەخۆشی شیزۆفرینیان هەیە. دیارە ئێمە ئەوەندی ئاگامان لێبێت بەم دوایانە لە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی یاسایەکمان بۆ هاتووە ئەم یاسایە دەڵێت کەوە هەر کەسێک نەخۆشی شیزۆفرینیای هەبێت و لیژنەیەکی پزیشکی ئیقرار بکات کە ئەمە نەخۆشی شیزۆفرینیای هەیە دەرماڵەیەک یاخود ڕاتبێک موچەیەکی مانگانەی بۆ دەبڕدرێتەوە کەمەوە هەر نەبێت بەشی ئەوە دەکاتکەوە دەرمانەکانی پێ بکڕێتەوە پێویست بۆ نەکاتکەوە بکەوێتە سەرجادەوە کەسانێک لەبەر ئەو موچەیە تۆزێ ئاگایان لی بێت. بۆیە لە ڕووی کۆمەڵایەتیەوە دەستخۆشی لە بە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی کەم هەنگاویان ناوە هیوادارین ئەو موچەیە زیاد بکرێت و هاوکاری زیاتری ئەم نەخۆشانە بکرێت. بەڕێزان پەیوەندیەکی تەلەفۆنی وەردەگرین هەمیشەخان لە شاری سلێمانی. ئەم کاتەوە باش ئەو کاتر باش عزیزم دەستخۆشی بەرنامەکەت لە یەکەم زۆر سپاس. بێزەحمەم چەند پرسیارێکم هەیە فەرموو. ئەو گرنگە یاخود هەر ئەبێت هەموو نەخۆشێکی شیزۆ هەر ئەبێ هالۆسینێشن و دیلوژینیە بێ واهیمەی هەبێ. ئەمە یەکەم پرسیار. دومینیشی ئەوەی کە ئایا لە مناڵە تا چۆن ئەتوانی کە تۆ تەحدیدی کەی لەو مناڵەیە چکە لاوانێت تۆ هەمیشەخان هەمیشەخان بمبورە ئەگەر پرسیارەکە دووبارە بکەیتەوە پرسیاری دووەمت لە مناڵ بەڵێ دیاریکردنی سکیزۆ لە مناڵە چۆن ئەبێت هەروەکو گەورەیان جیاوازی هەیە دیاریکردنی چی هەمیشەخان نەخۆشیەکە شیزۆفرینیا دیاریکردنی نەخۆشی منداڵان جا زۆر جاریش هەیە کە تۆ بە نەخۆشەکە ئەڵێ شیزۆفرینیات هەیە لەوانەیە کە خۆی ئەسم خۆم کەیسم بینیوە زانیاری هەبووە لەسەر شیزۆفرینیا زۆر بە توندی ڕەتی کردوێتەوە کە ئەو نەخۆشیە بێ ئالۆ کاتەیە پێویستە تۆ قسەی لەگەڵ بکەی قەناعەتی پێ بکەی یاخودەوە یەکسەر بە دەرمان دەستکەی بەسەر. زۆر سپاس هەمیشەخان. دیارە بە شێوەیەکی خێراگەر وەڵامدام و بەشێک لە پرسیارە وەڵام داوە بەڵام دووبارەیەکەمەوە وتم دەبێت دوو لەم پێز نیشانەی هەبێ یەکێکیان و ڕێنەبوو یەکێکیان ئەوەی کە جەنابەت هەلوەسا یەکێکیان وەهم بوو بەڵام سیانەکەی تری بریتین لە ناڕێکی لە قسەکردن ناڕێکی لە هەڵسو کەوت و نیشانە نەرەیەکان واتە نەگەتیڤەکان واتە ئەگەر دوانی لەم پێنجە هەبێ شەرتیە بەتەنها هەلوەسە و وەهمی هەبێ نەخێر ئەگەر ئاخاوتنیشی ناڕێک بوو ئەگەر هەڵسوکەوتیشی ناڕێک بوو ئەگەر نیشان نەرەیەکانیش هەبوون ئێماڵین بڵێ ئەگەر بەماوە یەک مانگ ئەم نیشانە هەبوو نەخۆشی شیزۆفرینیای هەیە واتە بەتەنها هەلوەسە و وەهم بەتەنها مەرزنین بۆ ئەوەی کەوا بڵێن کەسێک نەخۆشی شیزۆفرینیای هەیە. بە دەربارەی دیاریکردنی نەخۆشیەکە لە منداڵان ئەوە دیارە بە شێوەیەکی گشتی نیشانەکانی تۆز تا ڕادەیەک نزیکن لەوەی گەوران بۆ نمونە ڕێنەیان دەبێت بەڵێشت بە بەرچاوما دێت ئەچێ
لە خەوتناڵی خەڵک قسەم لەگەڵکات و هەروەها هەندێک جار وەهمی بۆ دروستە بێ بۆ مناڵێ من ناڕۆم بۆ هاوسەکەمان دەیەوێت ئەوام لێ بکە یا مناڵەکان ئەیانەوێ و هەندێکی ڕۆکی تایبەت دروستەکە ئەو منداڵە کە کاتێک دانیشین لەگەڵ دایکی لەگەڵ باوکی لەگەڵ منداڵەکانی تر ئەم چیرۆکانە ئەساسیان نییە و بێگومان هەندێک خەڵسوکەوتی تایبەت و دیاریکراو کە مەژدیسان جێگەی ئەوەیەکەوە خەڵکەڵێمە ئاسایی نییە بە شێوەیەوەیکەوە هەندێک نەخۆش هەیە جەنابەت فەرموود زانشی زۆفرینیان هەیە کاتێک پێیان دەڵێنەوە ڕەتی دەکەنەوە وەکوتم ئاخاوتن و ڕێنماییکردن لەم قۆناغەیەدا سوودێکی وای نییە زیاتر دەبێت ئاخاوتن و ڕوونکردنەوە و ڕێنمایی بۆ خانەوادەکەی بێت بەڵام کاتێکەوە دانی بۆ نانەخۆشی هەیە و تێگەیشت کەمانێ هەی بۆ وەهم بووە ئەو کاتە ڕێنمایی سوودی دەبێت پەیوەندیەکی تیکەی تەلەفۆنیمان لەگەڵدایە دایکی ئاواتمان لەگەڵە لە شاری هەولێر فەرموو دایکی ئاوات ئەو کاتەش کاکتۆر ئەو کاتر باش خۆشی من کاکتۆر کچێکم هەیە لە جامعەیە درێژ بێ ترسی هەیە کاکتۆر لەشتی جولاوە ترسی هەیە لە چی دایکی ئاوات لەشتی جولاوە مەبەستە چیە لەشتی جوڵاو کاکتۆر لە پەردە ئەترسێ بەڵێ لە پەردە ئەترسێ یعنی لە پەردەی برێن ژووری نابی بجوولێتەوە لە ماڵەوە نابی هیچ شتێکی وا هەڵواسێ وەک سوڕەیە بجوولێتەوە خەوف لێ ئەگە یعنی تۆشی لە دەستەکە نامینێتن باشە ئەم ترسە وای لێکە ئەگەر باسیش بکرێ بۆم لەگەر بڵێ ئێستا ئەو شتە ئەجوڵێتەوە هەر ترسی هەیە دایکەوە باشە ئەو لە کای ترسەکەی چی لێ دێت کە ترسی ئەو ترسێ بۆ دروستە بێ یعنی دەست بۆ مێشکی خۆی ئەبە و لەو جمەوقع نامینێتن دەڕوات ئەو جێگا بەجێ دێلێتن بەڵێ دیارە دایکی ئاوات ئەم حاڵەتی جەنابەت باست کرد بریتە لە فۆبیایی شتە جوڵاوەکان و زۆرێکی زۆر دەگمەنە لە جۆرەکانی فۆبیا لە سەردەی منداڵیدا لە هزری لە پەروەردەی لە قوتابخانە لە شوێنێک یان لەوانتێ لە ڕۆژێک ڕۆژان خەبەرێکی ناخۆشی پێدراوێت کە پەیوەندی بە شتێکی جوڵاوە هەبێ لە ماڵەکەیە لە دەرەوەیە ئەم حاڵەتی بۆ دروستە کە پێڵێن فۆبیای شتە جوڵاوەکان و ئەمەش بێگومان وەک لە حەڵقەکانی پێشوو باسمان کرد جۆرێکی تایبەتە لە فۆبیا و پێویستی بە دوو جۆر لە چارەسەری هەیە یەکەمیان لە ڕێگەی ڕێنمایی و جەلەساتی نەفسی درێژخایەن کە یەک جلسە و دوو جلسەی لەوانەیە جار پێویست بکات 12 جلسەی دەرسی بۆ بکرێت و پێویستە تێی بگەێنرێت کەوە ئەم شتە جوڵاوان جێگەی مەترسین بێگومان ئەمە تەنها بە ڕێنمایی بە ئامۆژگاری دایک و باوک نابێت لە ڕێگەی پسپۆڕی دەرونی و ئەو کەسێک چارەسەرکاری دەرونی ئەمە ئەکرێت و لەگەڵیشە هەندێک لە دەرمانانە نووسێکەوە لە ڕاوچێ و ترس کەم دەکەنەوە هیوادارینکەوە چارەسەر بێت کاکراامێر وەردەگرین لە شاری هەولێر فەرم کاکراامیارجان شەو باش کاکتۆر شەو باش ئەزیزم کاکتۆر دەستخۆش بەرنامەکە لێ یەکەم زۆر سپاس گیانی من بەبێ مزاوانە پێم وایە کە لەو بەرنامە سەرکەوتوانێک کە لە بواری دەرون ئێمە پێویستمان هەیە زۆر سپاس گیانی من جگە لەو ئەوەی کە باس لەسەر نەخۆشی شیزۆفرینیا ئەنی هەم وەکو هۆشیاری کەشە بەڵام داواکارێکم ێک نازانم تۆ تا چەند ئامادەیەکە تۆ ئیشەکەی حالەتێک هەیە یعنی ئەو نیشانەی کە تۆ باست کرد لەویدا هەیە یعنی لەو کەیسەدا هەیە چەندین دکتۆریش بابێ یەک دوو دکتۆریش ئیشانە سەکرد بەڵام تا ئێستا عیلاجەکانی مەزبوط نەبوو یاخود عیلاجەکانی بۆ خۆی وەک پێویست وەرنەگرتووە ئەگە بەڕێزت بتوانی باڵێ هاوکاری بکەی یعنی بۆی ئەو کەسە باڵێژیانی ئاسایی بۆ بگەڕێتەوە نازم تا چەند دەتوانین لەوە هاوکاری وام بکەی کە ئەو کەیسە ببینی بەڵێ کاکراامیارجان دیارە کاکراامیار ئەمە هەموو پزیشکانی دەرونی بەخۆمەوە و بە هەموو پزیشکانی دیکەی بەدەرونی بەڕێز هەفتی ڕۆژێک ئێمە لە نەخۆشخانە شتێکمانەی پڵێن ڕاوێژکاری دەرونی لەو ژوورەدانیشین و هەرموو نەخۆشەکان بەبێ جیاوازی ئەوەی کەوا پێویستی بە چارەسەری هەبێت دێن بۆ نەخۆشخانەیەوە ئێمە بە خۆشحاڵیەوە ئیشەکەی ئێمە ئەوەیەکەوە ئەو نەخۆشانە بین و چارەسەریان بکەین و پێویست بە هیچ نەتێک ناکات چکە لە بەرامبەرەوەدا ئێمە لە حکوومەتی هەرێمەوە پارە وەردەگرین هەموو پزیشکانی تریش و ئێمە شوێنمان خواردەوە کە ئەم نەخۆشیان چارەسەر بکەین بۆیە بە خۆشحاڵیەوە وەکو ئەرشێکی سەرشانی خۆمان هەر نەخۆشێک کە پێویستی بە یارمەتی ئێمە هەبێت ئەتوانێت لە نەخۆشخانەی ئەوەی کەوا هەرێک لە نەخۆشخانە بۆ منم لە شاری هەولێر داوامەکەم لە نەخۆشخانەی هەولێری فێرکاری بەشی دەرونی بە خۆشحاڵیەوە ئەو نەخۆشە ئەبینین و بۆ هەموو نەخۆشانەی تریش کە ئەگەر نازانن لە شاری سلێمانیش لە شاری دهۆچیش لە نەخۆشخانەی گشتی بەشی دەرونی هەیە هەموو ڕۆژێک پزیشکێکی پسپۆری دەرونی لەو بەشەدا ئەنیشێ لە سەعات 9 بەیانیەوە لە 8 بەیانیەوە تا سەعات 12 نیوەڕۆ نەخۆشەکان هەمووی ئەبینێ بۆ هەر کەسێکەوە توانای ئەوەشی نیە بڕوا بۆ عیادە تایبەتەکان ئەتوانێت بەیانیان نەخۆشەکانی با بۆ شوێنە و بە خۆشحاڵیەوە
ئێمە لە خزمەتی ئەو نەخۆشانەداین. دایکی ژیر وەردەگرین لە شاری سلێمانی فەرموو دایکی ژیر. ئەلۆم کاتت باش ئەو کاتر باش خۆشیم دەستخۆشی بەرنامەکەتان لێکم زۆر سپاس سەرەتا بەر لە پرسیارەکەم پێشنیارێکم هەیە ئەگەر گوێم لێ بگرن فەرموو خوشی بەڕێز بەگومان بێگومان گوێت لێگرین. زۆر سپاس وەڵی بەنسبەت ئەو نەخۆشانەوە یعنی بەڕاستی پێویستیان بە مڕعاتێکی زۆر هەیە لەلایەن حکومەتەوە وەکو ئەوەی کە بۆ بڵین بیان خاتە بواری کارکردنەوە یعنی هەلی ئەویان بۆ بڕەخسێنێ شوێنێک بکرێتەوە بۆ ئەوانە کاری تیا بکەن مڕعاتیان بکرێ عیلازیان بکرێ ئاسانکاری بۆ ئەو عیلازانی کە وەری ئەگرن بۆیان بکرێ ئەمەیەک لە دانزام لە پەرلەمان قەرارێ دەرچوو گوایە ئەو کەسانەی کە خزمەتی ئەو نوع نەخۆشانە ئەکەن هینیان بۆ بڕێتەوانێ وەکو بڵین معاشیان بۆ ئەبڕێتەوە بەڵامەوە نەچوەتە بواری جێبەجێکردنەوە بەڕاستی ئەوە زۆر زەرورە لەبەر ئەوەی کە ئەو کەسانە زۆر پێویستیان بە مراعات و خزمەتی زۆرە ئەو کەسێک کە خزمەتیانەکە زۆر هیلاک ئەبێ پیانەوە خۆشتان ئەوە ئەزانن بەڕێز ئەنجا پرسیارەکەشم ئەوەیە ئەم نەخۆشیە ینی بۆ ماوەیە ئەگەر ئەندامێک لە خێزانێکە ئەو نەخۆشی هەبێ و ئەندامێکی کە زەواز بکات وەچەی بەو شێوەیە ئەخاتەوە یعنی بۆ ماوەیە ئەو نەخۆشیە باشە زۆر سپاس داچی ژیر دیارە ئێمە جێمان لێگرتی هیوادارین لە ڕێگەی تۆ ئێمەوە حکوومەتی هەرێم گوێ لە جەنابتو ئێمەش بگرێ بەڵێ ئەو کەسانی کەوا نەخۆشی زۆفرینیان هەیە پێویستیان بە چاودێری هەیە خانەوادەکانیان پێویستیان بە کۆمەک و بە چاودێری هەیە بەڵام منیش لە ڕێگەم شاشەوە داوا لە خانەوادەی ئەو کەسان دەکەم کەوا نەخۆشی زۆفرینیان هەیە بە چاوێکی بەزەیی و بە ڕەحمانەتر و بە تەحملێکی زیاتر بێگومانم تەحملیان کردووە تەحملی نەخۆشەکانیان بکەن چونکە هەندێک چیرۆکە بیستین و ئێمە سەردانی ئێماکەن خانەوادەکانیان بە شێوازێکی زۆر مرۆیانە چارەسەری ئەو نەخۆشان دەکەن و مەڵیان لەگەڵ دەکەن بۆ نەخۆشەکان ئەبەستنەوە بە زنجیر لیانەدەن ئەزیەتیانەدەن بێگومان ئەمە وەداوا لەکەم لە جەماوەری کوردستانیشکەوە ئەو نەخۆشانە لەسەر جادا کە دەیان بینن بە چاوێکی ئینسانەت مامەیان لەگەڵ بکەن پێیان ڕانەبوێرن جنیان پێ نەدەن چکەمانە بەڕاستی نەخۆشنەوەکو هەر نەخۆشێکی دیکەی ناو کۆمەلگاوە هەر کەسێک بۆی هەیە تووشی ئەو نەخۆشە بێ بۆیە من لە ڕێگەی بەدایکی ژیرەڵێن بەڵێ بێگومان حکوومەت پێویستی بۆیە ئاوڕێ و نەخۆشان داتەوە و ئەو کەسانێکەوە چاودێری ئەو نەخۆشانە شەکەن بێگومان بڵێ لە پەرلەمان یاسایەکی ئەوە لە ژێر قسە لەسەرکردن بوو منیش نازانم و من لێرەوە لە بەشی پزیشکی یاخود لە لیژنەی پزیشکی پەرلەمانی کوردستانە پرسمای ئەو یاسایەگەیش بەشوێ وەچی بەسەر هات و هیوادارینکەوە بچێتە بابەت ناو جێبەجێ بکرێت و دەربارەوەی ئەوەی کەوا ئایا ئەو نەخۆشە بۆ ماوەیە یاخود بۆ ماوەی نە بڵێ وەکو باسم کرد بۆی هەیە بۆ ماوەیی بێت بۆشی هەیە بۆ ماوەی نەبێت بەڵام ئەگەر کەسێک نەخۆشەکەی گرت بۆی هەیە لە نەوەکانی تری بەتایبەت ئەگەر زەواجی لەگەڵ کەسێک کرد کە ئەوانیش ئەو بۆماوەیان هەبوو ئەو نەخۆشییان هەبوو نەخۆشیەکە سەر هەڵبدات بەڵام بە شێوەیەکی گشتی بەڵێشی زۆفرینیا بۆ ماوە ڕۆڵێکی گرنگ دەبێن نەخۆشی زۆفرینیەکان ئەتوانم بڵێم زیاتر لە هەر نەخۆشێکی دیکەی دەرونی شیزۆفرینیا بۆ ماوەی ڕۆڵی تێرا دەبینێت. کاک ئاریان وەردەگرین لە شاری دوکان کاکە ئاریامان لەگەڵ لە شاری دوکان فەرموو کاکە ئاریان ئەم کاتت باش کاتر باش ئەزیزم سەرەتا دەستخۆشی بەرنامەکە لێ دەکەم زۆر سپاس گیانی من بەڕێزی وەڵام من حاڵەتێک لە خۆم هەر لە شخصی خۆمدا کە پەیوەندیم پێوە کردووی بەڵێ فەرموو من خۆم بێتاقەت دەبم بەڵێ هێزم تێدا نییە حەز ناکەم بچم بۆ یەک شوێنی حەز نینە دەوام پێ دەکرێت بە زۆری دەچم بۆ دەوام زۆری لە خۆم دەکەم ئەینە پێم ناکرێت بەڵێ دادەنیشم لە مەزیست بەس گوێ دەگەم یا قسە بە کەمی ئەگەر جاری وایە دوو قسەیش لێم پرسنە یا هەر قسە ناکەم بەڵێ ئەمانە بێتاقەت دەبم هێزم تێدا نییە. کاک ئاریان ئەمە ماوەی چەندە ئەم حاڵەتە بەسەر تا هاتووە؟ تقریبا 3 مانگ زیاترە. ئەو پشکنینە زانستیانی کە کردوتە بۆ خۆت بەروونە پشکنینە زانستیەکان جستەیەکان هی خوێن هی هەموو ئەو پشکنان هیچی هەمووی ئاسایی بۆ کاکەبرا؟ بەڵێ پشکنین کردووە لە خەستەخانەیەک پشکنینی خوێن مەسەلەن پشکنینی هۆرمۆنات هەموو ئەمانە پشکنی غودەی دەرەقی ئەوەی کەەوە لە ڕووی زانستیەوە پشکنی بۆ کرد ئەوانت کردووە؟ نەوەڵای پشکنینی خوێن و ئەو شتانم نەکردووە دەوار. بەڵێ دیارە ئێمە بە کاک ئاریان دەڵێن و هەموو کەسانێکەوە نیشانانەیان هەیە و کاکاریان ئەمە نیشانەکانی نەخۆشی خەمۆچیە بەڵام وەک پێشتر باسمان کرد لە حەڵقەکانی قسەمان لەسەر نەخۆش خەمۆچی کرد پێش ئەوە ئێمە قەرار دەین کەسێک نەخۆشی خەمۆچی هەیە پێویستە دڵنیابین لەوەی کەوا هۆکارەکەی جەستەیی نییە و بۆ نمونە ئەوانێکەوە بۆ منە زۆر ئەلکۆهۆل دەخۆنەوە ئەوانێکەوە مادۆژبەرەکان بەکاردێنن کە دیارە من بەستم کاک ئاریان نییە بەڵام بۆ تەوزیحە بۆ خەڵکی تر ئەمانە دەبێت یەکلایی بکەینەوە
اینجا هەندێک پشکنی تایبەت هەیە بۆ منە فەحسی غودە هەیە پێویستە بکرێ هەندێک فەحسی هۆرمۆنات و خوێن هەیە لە خەستەخانەکان ئاکرێ و ئەگەر ئەمانەی هەبێ یان نەبێ هەر پێویستە کا چارەسەری بۆ وەربگیرێ بەڵام ئەو کاتە چارەسەرەکەی لەگەڵیدا چارەسەری هۆکارەکەشی بۆ دەکرێت بۆ نەگەر غودەی هەبوو چارەسەری غودەشی بۆ دەکرێت لەگەڵ خەمۆچەکەی بۆ بەستی چارەسەری نەخۆشی خەمۆچیش کاکە ئاریان بێگومان ئێمە لە تەک دەرمانەکان هەموو جارە دەڵێن ینی بتوانانی لەگەڵ خەڵکە هەموو شۆ زیاتر بێ بڕۆیتە دەرەوە بەڵێ دەزانم نەخۆشەکەی تۆ وایە حەز بە چوونە دەرەوە ناکەیت بەڵام دەبێت ئەمە بە عەمدەن بیکەیت وەرزش بکەیت خۆت مەشغوڵی شتێک بکەیت و لەگەڵیشدا بێگومان پێویستە سەردانی پزیشکێکی پسپۆر دەڕنی بکەیت بۆی دەرمانی دژە خەمۆچیت بۆ بنووسێ کە لیستێکی دوور و درێژ دەرمانە دژە خەمۆچەکانمان هەیە و ئەو دەرمانش بۆ ماوەیەک بەکاربێنی کە لە 6 مانگ کەمتر نەبێ و بێگومانم کاریگەری باشی دەبێت لەسەر تو هیوادارم کەوا نەخۆشەکە چارەسەر بێت. کاک ئازاد وەردەگرین لە شاری سۆران فەرموو کاک ئازادجان. شەو باش. شەو باش گیانی من. سپاس بڵا پێشکی دەستخۆش لێ دەکەم. من هەر کاک ئاریاش پێ بەحافەتی خێزانم نەخۆشە بڕۆین هاتمە خزمەت دەنابژێت لە عیادەی. بەڵێ کاک ئازادجان. وڵا وەک چۆن کاک ئازاد باسی و قسانێک کرد حینیشت چۆن بڵێ بێتاقەتە تێکەڵ نابێ زۆر بۆ خۆی بڵێن ناوێکەوە لاتۆ پۆ دەست بە خۆی دانانێ خۆی بێتاقەت کردووە زاقی لە دەوام شتانە زۆر ماوەیەکیش بوو خەوت کێشەی نەبوو بەس هاتینە لای زەنابەت عیلازت بۆ نووسی عیلازەکە ئێستا شەوانە ناتوانێت بنوویت خەوی لێ ناکەوێت ناتوانێت بنوویت. بەڵێ چەند کاکە ئازادجان ماوەی چەندە ئەو دەرمانە بەکاردێنێ؟ وڵی حوتی مانگ هاتیم بۆ لای تۆ دەشە عبێک داینێتی لە هەفتەیەک بیخوا دە ڕۆژ بیخوا دە ڕۆژانە عبەکەی تەرەکە کردێکی بخۆ بڵێن ترکی کە حەبەکەی سپێکەی کە بخوا بڵێن ئەو بەردەوام بێت تا 45 ڕۆژی. بەڵێ کاکە ئازادجان دیارە ئێمە دەڵێن ئەوە نەخۆشی خەمۆچێک کە جەنابەت باست کرد و نەخۆشی خەمۆچی بێگومان وەکوتم ئێمە بە هەموو نەخۆشەکان دەڵێن ئەو دەرمانەی کە ئێمە نووسین بە ماوەی 1 هەفتە و 2 هەفتە دەرەنجامەکانی بەدەر ناکەون ئێمە هەمیشە ئەڵێن بۆ ماوەی بۆی ئەڵێن بۆی دوای 45 ڕۆژ ئەو نەخۆشە بینەوە چکە ئێمە چاوەڕوان دەکەین تا 45 ڕۆژ کاریگەریەکانی بە شێوەیەکی ڕاست و ڕێک و پێک بەدەر نەکەوێت بۆیە ئەو دەرمانە دەبێت تا ماوەی 45 ڕۆژ ڕێک و پێکی بەکاری بێنێ ڕۆژ دوای ڕۆژ باشتر دەبێت بەڵام ئێمە هەموو جارێ دەڵێن لەگەڵ دەرمانەکان هەندێک ڕێوشوێن هەیە ئەگەر ئەو ڕێوشوێنانە نەگرن کاریگەری دەرمانەکان زۆر کەمە بێ بۆ منێماڵێن بجوڵێت ئەو نەخۆشە بڕواتە دەرەوە خۆی مەشغوڵ کات تێکەڵ بە خەڵک بێت هەمیشە لە ماڵەوە دانەنی شێو پاڵکەوێ و بەتانیەکدا بەخۆیە و هەموو شار بەخەوتوو بێ ئەمە وا دەکات کەوا نەخۆشەکە زیاتر ئاکتیڤ بێت لە تەک ئەوانش زۆر گرنگە کە دەڵێن خەوی نییە کە نەخۆش هەیە بە ڕۆژ هەموو دەمێ خەوێ ینی بۆ منە زۆربەی کاتەکانی ڕۆژ خەوتووە بێگومان بە شەو ناخەوێ و هەمیشە دەڵێم چا قاوە شیرینی بە شەو کەم کاتەوە ئەو نەخۆشانێکەوە خەویان تێک چووە و دوای 45 ڕۆژ بێگومان ئێمە دەیبینینەوە ئەو نەخۆشە و ئەگەر بینیمان کەوا دەرمانەکان کاریگەر نەبوویان ئەو تێ جوڕعەکەی کەمیەکەی زیاد دەکەین یان دەرمانەکە لەگۆڕین. کاک سەمیرمان لەگەڵا لە شاری سەر کاک جەمیل ببوورە کاک جەمیلمان لەگەڵا لە شاری سەی سادق. کاک دکتۆرجان شەو باش. شەو باش کاکە جەمیل. شەو باش دکتۆرجان. زۆر سپاس گیانی. وەڵی کاک دکتۆرە خزانەکەم تەقریبەن بۆ 3 ساڵە بۆ 4 ساڵە. بەڵێ. ئەمە پێ کردووە. کاک جەمیل بمبوورە بۆ ماوەی 3 ساڵە تێنەگەیشتن پێ بۆ ماوەی 3 ساڵە چی؟ دەرونیەتی بڵین دەرونیەتی. ئەوە چییە کاکە جەمیلجان؟ دەرونیەتی هەلە خۆ بڵین و ڕاوەیەکە و ڕاوە لەگەڵ ئەمەک. چی ئەندامێکی خێزانەکەتە کاک جەمیل چێ ئەو نەخۆشی؟ بەڵێ خێزانەکەم. بەڵێ. خێزانەکەم بڵێ خێزانەکەی خۆم بڵێ. لە دوای 2 مناڵمان بڵێن وای دیاتۆ سەردانی زۆر شوێنم پێ کرد زۆر. بەڵام بردوومەتە هەولێر لە هەموو شوێنەکان شوێن زۆر گەڵاوم. ئەمثل لای دکتۆر ئەفرام لەوێ حەپ و دا و دەرمانوستی بۆ وەرەگرم حەپەکان زۆر قورسی خوێنێ کە بڵێن ئیساحەتی پێیەکە. بەڵێ شکر باش بووە بەڵام هەر ڕووڕاوەیەکە ئەترسێت ڕاوەیەکە زۆر ئەترسێت لە مناڵەکانەیە هۆی چییە کاک دکتۆر چارەسەر ئۆمانی. باشە کاکە جەمیل جان دیارە کاکە جەمیل نەخۆشی زۆفرینیا نەخۆشیەکی ئەوەی کە باست کرد لەواتە نەخۆشی زۆفرینیا بێ
ئەوەی کە ڕێناکە و هەڵسوکەوتی گۆڕاوەوانە ئەمە لە نیشانەکانی نەخۆشی زۆفرینیایەوە نەخۆشی زۆفرینیا بەداخەوە نەخۆشیی درێژخایەنە ینی فترەی تێکەوێت کە نەخۆشەکە زۆر باشە بێت دوای ماوەیەکی کە نەخۆشەکەی سەرهەڵداتەوە باشە بێ و سەرهەڵداتەوە بۆیە مەڵین کە نەخۆشەکە زۆریش باش بوو دەرمانەکان نابێ واز لێ بێنێ بۆیە من کاتێکەوە ئێوە دەبێت بە شێوەیەکی گشتی بزانن کەم نەخۆشی ئەمە شێوازەکەیەتی و هەمیشە باش نابێت نزار باشە بێن جاخراوە بێ و ئەو ترس و ئەم حاڵەتێکەوە جەنابیش باسەکەی ئەم لێدانە هەر دیسان لە نیشانەکانی نەخۆشەکەی هەندێک جار دروستە بێ و ئەگەر بینی دەرمانەکان وەکو پێویست کاریگەریان نیە چکە هەندێک جار لەوانەیە پێویست بکە ڕادی دەرمانەکان زیاد بکرێت ئەوە واش دەکات کەەوە هەندێک جار نەخۆشەکە خەواڵوو بێت بێگومان وارەکەکەەوە نەخۆشەکە زیاتر بخەوێت ئەمە هەریسان کاریگەری هەندێک لە دەرمانەکانە ئەوە ئەتوانی لەگەڵ دکتۆرەکەی خۆی مناقەشە بکەی بۆ ئەوەی بتوانێت گۆڕانێک لە دەرمانەکانی بکات. سەلمان خان وەرەگرین. سەلمان خان. السلام عليكم. عليكم السلام خوشي بريزة. بس حمد من برسالك معايا. فرمو خوشي. من 84 صالة. 8 دريج بي. أخوش بي. لا من هاد لمن عليه كم يحرقهم كم قصبهم. لمن عليه بدرنك فرق سبوي؟ لا كم قصبهم هاي حرقهم حسب منو قصبهم شنو دەنگت زۆر دەنگت ناگاتە گوێم سەلمان خان ئەگەر تۆزە بتانی یان شوێنەکەت بگۆڕیان قسەکان زۆر وازح ناگاتە گوێم بمبورە باشە بەسەر من هەردووم هەل لە مناڵێ کەم قسە بووی ئەیسە لە ماوەی سەری شوم کرد و مناڵم هەیە دایم عەسەبیم لە خۆم بێزاریم یعنی حەزکەم دایم بچمە شوێنێکەوە یعنی تاریک بێت حەزم لە تاریکیە دایم ڕاستڵاکەم هەر ناکەم بانگ ڕاستڵاکەم لە عین لە کاتی ئاسایش هەر ڕاستڵاکەم يعني تحملهم زور كما دايم حز لقرباقي زور كما سلمان خان من بسیار پرسیارمە جەنابەت هیچ لەو پرسیارانە ئایا هیچ کێشەیەکی خانەوادەیی یاخود کێشێک لە شوێنی ئیشکردنێت یاخود لەمانە هەتا بە شێوەیەکی گشتی بۆ ئیشکردن وەڵام من هەر لە ماڵم بەس لە ماڵەوە وەڵا کێشەیە بەس ناڕەحەت مەگاتە و کێشانە کارێکە خەفەت خۆم سەرێشێکی دایمیم لەگەڵایە بەڵێ باشە سلمان خان ئەم عەسەیی بوونەت چەند ماوەی چەند داوایە تقریبا والله 3 ساڵە بێت دەمێکە بەسی کارکە عەسەبی و مەدار باشە زۆر سپاس سەلمان خان تاریکیوە بەڵێ دیارە سەلمان خانە حاڵاتێکە جەناب باسی کرد ئێمە دەڵێن لەوانەیە دەرەجەیەک لە خەمۆچیت هەبێ و ئەو عەسەیی بوون شەندێک جار ئێمە ئەڵێن کە تۆڵی لە منداڵیەوە من کەم دووم و لەوانەیە هەر ئەو عەسەیی بوونەشت پەیوەندی بە کەسایەتیتەوە هەبێ شەرتی ئەمە نەخۆشی بێ هەموو جار بەڵام ئەگەر گەیشتەوەی کەوا زۆر بێتاقەت بی کەم دوو بی تێکەڵ بە خەڵک نەبێمانە ئەو کاتێ مەڵی خەمۆچی هەیە بێگومان ئەمەش چارەسەری هەیە و بەڵام ئەم پەیوەندی بە نەخۆشی ئەمە شیزۆفرینیا نیە پەیوەندی بە نەخۆشی شیزۆفرینیاوە نیە و هیوادارینکەوە هەم عەسەیی بوونەکەت هەم خەمۆچەکەت لەلایەن پزیشکێکی پسپۆڕەوە چارەسەری بکرێت. کاک سیروان وەردەگرین لە شاری هەڵەبجە فەرموو کاکە سیروان جان. بەڵێ کاک سیروان. دکتۆر ئەم کاتێ باش. ئەم کاتر باش جانی من. دەستخۆشی بەرنامەکە لێ یەکەم. زۆر سپاس ئەزیزم. فەرموو کاکە سیروان. بەڵێ جانی من. زەحمەت نەبێ من ماوەیە لەمە پێشبڕین چەند ساڵ لەمە پێش جەڵدەی دەماغ لێیە بەڵام لە دوای ئەوە لە ترسوهینەوە تر بیرکردنەوە تووشی ئەو نەخۆشیە بووم دوای تووشی بورانەوە بووم دکتۆر. بەڵێ تووشی کامە نەخۆشی بووی کاکە سیروان جان؟ نەخۆشی شیزۆفرینیاوە بێتاقەتیبینە بام لە هاتوو لە ماڵ نەهاتوومە دەرەوە بەس ئێستا لەخوا بزەوێ باشم. باشە کاکە سیروان جان ئەم جەڵتەیە کە لەیدای چی هەڵسوکەوتت گۆڕاوە بیرکردنەوەت گۆڕاوە یان چی؟ بەڵات جەڵتەکە لیام بڵێن لای چەپم وشک بوو. بەڵێ باشە دوایەوە؟ بەڵێ وڵات دوایەوەی تر لە ترسیەوەی بیرکردنەوە بیرمەوە کە دەوە بڵێن وتم ماوەی تر لەوانەیە بم کوژێ دەمای تر لە بیرکردنەوەینەوە تووشی ئەو نەخۆشیە بووم ئەو شیزۆفرینیا و بێتاقەتی و خەمۆکی ئەو شتانە. ئاخر کاکە سیروان جان بۆی لێچیان جا بکەینەوە خەمۆچی نەخۆشیەکە نەخۆشیەکە بەڵێ دوای جەڵتە تووشتە بێ شیزۆفرینیا نەخۆشیەکی ترە چۆن نەزانی تۆ نەخۆشی شیزۆفرینیا هەیە ینی خەمۆچی شیزۆفرینیا نییە یعنی گەر بێتاقەتی و خەمۆچی هەیە ئەمە شیزۆفرینیا نیە نەخۆشیەکی ترە چێ پێوتی شیزۆفرینیا هەیە ئەسڵەن؟ بەڵێ وەڵا لە چون بۆ بڵێن خەسخانە بۆ لای دکتۆری دەرونی بڵێ. بەڵێ ئەوتی شیزۆفرینیات هەیە؟ عیلاجی حەبی کارباتڵی بۆ نووسیم کارباتڵ دوایەوە تووشی بورانەوە بووم دکتۆر. بەڵێ باشە ئێستا پرسیارەکە دەربارەی نەخۆشیەکەی خۆتەوە بزانی حاڵەتەکەت چی کاکە سیروان؟ بەڵێ سەر بەعزەجارێ بێتاقەت ئەبمەوە بەس بۆ دەرەجەی ئەو کاتەنە ئەو بورانەوەم لەگەڵایە دکتۆر
ئەو حاڵەکاتی بورانەوەم بۆ باشە کاکە سیروانجیان زۆر سپاس من ناچارم لەوەی کاتم ڕادگرم دیارە کاک سیروان ئەم حاڵەتە جەناوت باسیەکەی ئەمە شیزۆفرینیا نییە یعنی شیزۆفرینیا وەکوتم ئەم نیشانەی کە باسم کرد ئەگەر ئەوانەت هەبێ قسەی عەلەق و بەلاق مەسەلەن وەهمت بۆ دروست بێ هەڵسوکەوتت بگۆڕێ ڕفتارت بگۆڕێ قسەکانت تێکەڵکەیت ئەمەیان شیزۆفرینیا بێتاقەتی دوای جەڵتەی دەماغ بڵێ دروستە بێ حاڵتە زۆر باوە و ئەو بورانەوەی کە جەناوت باسیەکەی بڵێ ئەمەشان دروستە بێ دوای جەڵتەی قەلبی کەمە لەوانەیە سەرع بێ بزانە چەند شوێنێکی خەلایی مێشکت ئەزیەتی پێگەیشتووە و سەرعت بۆ دروستەکە ینی ئەوەی کە گەشکە بۆ دروستەکە ئەو کارەماڵی کە بۆ جەنابت نووسراوە بڵێ ئەم کار بەماڵە کە بۆ جەنابت نووسراوە بۆ چارەسەری گەشکەیە بۆ چارەسەری شیزۆفرینیا نییە بۆ چارەسەری بێتاقەتی نییە سەردانی پزیشکێکی پسپۆری دەرونی بکە بۆ یەکلایی بکاتەوە کە نەخۆشەکەی تۆ ئایا خەمۆچیە یاخودنا چکە لەوە چێ خەمۆچی بۆ دروست بوو بێ بۆیە نەخۆشەکەی تۆ شیزۆفرینیا نییە و تۆ نەخۆشی لەوانەیە خەمۆچی توش بێ کە دوای جەڵتە زۆر باوە قابلی چارەسەریە بەڕێزان پرسیاری زۆر ماوە بەڵام دەرفەتمان کەم ماوە بۆیە لێرەدا ناچار دەبم بەرنامەکە ڕابگرم و بە بەڕێستان بڵێمکەوە هیوادارم تەورەکانی بەرنامە جێگە ڕەزامەندی هەموو لایەک بێت هەمیشە شەو شۆگارتان ئاسوودە و ئارام و دوور بێت لە گرفتی دەرونی و لە هەموو جۆرە گرفتێک و تەندروستیتان هەر باش بێ و ئەمجارش پێتان دەڵێن خواتان لەگەڵ و ماڵتان ئاوە. Allah